پێنا و پەیداکردنی هەندێک ژووجیای بەهارە جانی خۆیان دەکەنە مەترسی و قوربانیەوە. بەداخەوە گژوجیای بەهارە ئەوە ناهێنێ کە هاوڵاتی جانی خۆی بۆ بکاتە قوربانی. لە سەرەتاوە 776 کیلۆمەتری چوارگۆشە لە هەرێمی کوردستان، خاچی هەرێمی کوردستان پیس بۆ بەمین و پاشماوی جەنگی. لەو ڕێژەیە 576 کیلۆمەتری پاک کراوەتەوە، تەنها ئەوەی ئێستا مابێت 200 کیلۆمەتر دووجایە. ئێمە هێڵێکی گەرمی 182مان هەیە لە دەزگای گشتی کاروباری مین بە 182 کە بە خۆڕایی پەیوەندی دەکەی لە هەر کاتێک بێ، شەو بێ، ڕۆژ بێ، پشوو بێ، لە جەژن بین، لە هەر کات و ساتێک بێ بەپیل داخوازیەکانی هاوڵاتیانەوە دەچین لە هەر شوێنێک بێ و چارەسەری گرفتەکە دەکەین. 8 هاوڵاتی بۆتە قوربانی ڕووداوەکانی مین لە هەرێمی کوردستان.